دەوان گوندێکی هەورامانە و سەر بە شارۆچکەی باینگان و قەزای پاوەیە. ئەم گوندە 37 کیلۆمەتر لە شاری پاوە دوورە. گوندەکانی لەشکرگا، زەردوویی و باینگان دەبن بە دراوسێی. ژمارەی دانیشتوانی 600 کەسە. پیشەی سەرەکی دانیشتوانەکەی کشت و کاڵ و ئاژەڵداریە. زیاتر لە 50 هێکتار لە ڕووبەری خاکەکەی کراوە بە باخ و بەشێک لە دانیشتوانی گوند کاری تێدا دەکەن. ئەی گوندی دەوان دڵارا و دڵگیر، ماوای دانایان جێی حەزرەتی پیر، سڵاو لە خەڵکی دانا و دڵسافت، لە میکائیلی و عەشیرەی جافت، پیر میکائیلت گرتووە لە داوێن، هەر ئاوەدان بید ئەی خاکی خاوێن، گیانم بە قوربان خاکی شیرینت، جێشە نازیێ مێژووی دێرینت، 1100 ساڵ بەر لە ئیستاوە، بابا سەرهەنگت تێیا ژیاوە، مەولانا خالد خاوێنی دوو باڵ، باڵی شەرع و دین تەریق و کەماڵ، لە دنیای ئیسلام دیار و مەشهورە، ئەویش لە تۆیێ هەرچەند لێ دوورە. دەوان یەکێ لە گوندە هەرە قەدیمەکانی ئەورامانە کێ بۆ خۆی تاریخێکی خاصی هەست. بنەڕەتی دەوانە گەڕێتەوە بۆ بەر ئیسلام، بۆ جۆرە کە بە ئێمە گەیشتووە. دەوان حدودی 3500 ساڵ بەر لە ئیستا جێگەی ژیانەوە و زندگی بووە، کە دەوان خۆی کەلیمەیەکی عبریە بەرگیریاوە لە کەلیمەی داود یا دود بە معنی یاری محبوبە. بۆ جۆرە کە ئێمە بیستومانە عەدەیەک لە عەرەبەکان لە بینە نەهرەینەوە هاتوون بۆ هەورامان و هارامن پەیغەمبەرێکی فەلەستینی بووە بۆ هەدایەت و ڕزگاری خەڵکی ئەم مەنتەقە غەربی ئێران یا هەورامان هاتووە لە ئاتەشکای پاوە نیشتەجێ بووە، دوایە فەوتی کردووە و ئەحتماڵی فرە دەوانی یەکێ لەو شوێنانەسە کە تێدا ئەسپەردە کراوی. دەوان تاریخێ گەڕێتەوە بۆ زەمانەکە تاریخی ئەو زەمانەکە خەڵک لە دەوانە زندگی کردووە بەرابەرە لەگەڵ ژیانەوەی بەشەر لە بەسرە عێراقیشە. ئەما شتێکێ بۆ ئێمە مەلاکە و قابلیە وەسە تەوەجوو ئیشارەی پێ بکەین تاریخی ئیسلامی دەوانە. دەوان هەرچەند گوندێکی نەسراوە کەسێک بەو سوورەتە کە کاری لەسەر نەکراوە تەواو وەجێی ئەوە کە لە شەهنی ئەم ئاواگی ئەمە بەعسی بۆ نەکراگە شناختە شودە نەوگە، ئەمما جێگەی زوهوری عالەمانی گەورە ئەدیبانی گەورە عارفانی سەرشناخت بووە. دەوان مرکزی گوندەکانی سەر بە شاخی ماکوان لە ناحیەی باینان، قەزای پاوە و پارێزگای کرماشان بە مەودای 137 کیلومتر لە شاری کرماشان فاصلەی هەست ئەکەوێتە
باکووری خۆرئاوای کرماشان و بە مەودای 37 کیلومتر لە قەزای پاوە فاسڵەی هەست بە مەودای 37 کیلومتر دەوان ئەکێتە سەری سێڕانیە کە بەرەو خوار بەرەو ڕۆژئاوا بڕۆین گوندی لەشکرگە و بەرەو سنووری سازان ئەگات و بەرەو ڕۆژهڵاتیش کە بێن گوندی زەردوی و ناحەی باینگان ئەکەوێت دەوان 181 ماڵ دانیشتووی هەست کە کۆی کەسەکان لەم گوندە نزیکەی 600 کەسە زۆربەی دانیشتوانی دەوان بە دوو شغڵی باغداری و دامداری یا ئاژەڵداری سەرقاڵن باخەکانی دەوان کە لە ناو گوندەکە 50 هکتار باخی هەست باخەکان باخی هەنار هەنجیر و هەنگورە و لە کوێستانەکانیش 3 هکتار باخی هەست دەوان دوو شوێنیە لە ڕووی کەشوهاوە دابەشەوێ بە دوو بەشۆ بەشێکی گەرمەسێر و بەشێکی کوێسانی بەشە کوێسانیەکان کە دوو کوێسانن و مردم لە هاوینە کۆچەکە بەرەوەیە ئاژەڵدارەکان هاوینە هەوارەکانیان ناوی کەنە و وەلێز کە لەم کاتا کە ئێمە لەگەڵ ێوە قسەکەین مردمەکە لەو شوێنە دانیشتون و خەریکی ئاژەڵداری خۆیانن. گوندی دەوان یەکێکە لە کۆنترین گوندەکانی هەورامان ناوی لە ناو زۆرێک لە پەڕاوە مێژوویەکاندا تۆمارکراوە ئەم گوندە زیاتر وەک شوێنێکی ئاینی دەرکەوتووە لە هۆنراوەکانی ئاینی ئارساندا ناوی هاتووە هەر یەک لە باوە سەرهەنگ و باوە یادگار و پیرمیکایل ناویان لەگەڵ گوندی دەواندا گرێدراوە باوە سەرهەنگ لە ساڵی 1935 زاینی لێرە لەدایک بووە لەسەر هەمان شێوازی باڵوڵی ماهی هەوڵی بڵاوکردنەوەی ئاینی ئارسانی داوە لە یەکێک لە هۆنراوەکانیدا دەڵێت سەرهەنگی دەوان سەرهەنگی دەوان ئەسکەنا من سەرهەنگی دەوان پیرمیکایل لە ناو کتێبی یادی مەردان و کتێبەکەی مەردۆخدا ناوی هاتووە ئەم زاتە لە ساڵی 1938 کۆچی لە گوندی دەوان کۆچی دوایی کردووە و لێرە نێژراوە ئێستاش مەزارەکەی پیرۆز کراوە و گوندنشینان سەردانی دەکەن و نزا و پاڕانەوەی لەسەر دەکەن نەوەکانی پیرمیکایل بەشێکیان لە ناوچەی قەرەداخ و شارە زوورەوە نیشتەجێن بەشێکیشیان لە ناو گوندی دەواندا ماونەتەوە ئەم تیرەیە لە ناو کوردستاندا ناوبانجی تایبەتیان هەیە و بە یەکێک لە تیرە گەورەکانی عاشیرەتی جاف ناو دەبرێن هەر یەکە لە مەولانا خالیدی نەقشبەندی دامەزرێنەری ڕێبازی نەقشبەندی لە کوردستاندا سەر بە تیرەی میکایلیە هەروە شاعیری سێ کوچکەی بابان نالی مەزن لەگەڵ وەلی دێوانە لە هەمان تیرن تێکە و عنوانی مەکتوب من لە بازێ لە نوسخەی چاپی یاسانەکانە بینەومە 1100 ساڵ بابا سەرهەنگ لە دێدەوانە زندگی کردووە شاعر بووە شیعرەکانی مەکتوبن و قەوریشی وا لە بیارە عێراقە و بێجگە بابا سەرهەنگ بابا جەلیلی دەوانی مستەفای دەوانی شێخ یۆسوفی دەوانیش کە هەر بەناوبانگن ئەمما تەنیا شتێکێ بە شانازی و ئێمەتوانی ئیشارەی پێ بکەین و لە ناو منبەعێکی موەسەقی کتێبی یاداشت بووە ناوی پیرمیکایلی دەوان مەشهورە پیرمیکایلی هەزار جماڵ جاف یا پیرمیکایلی 650 کە تبقی کتێبی مەشاهری کورد کە مەرحومی بابا مەردوق نووسیە و یادی مەردان کە مەرحومی مەلا عەبدول کەریمی مدەڕس ئیشارەی پێکردووە ساڵی 1938 قەمەری هەجری قەمەری ساڵی 1938 هجری قەمەری لە دەوانە فۆتەکە مەرقەوەکەیکی کە وا لە تەنیشتی ئەوەی دەوانەوە عادە یەک لە نەوەکانی پیرمیکایل کوڕەکانی پیرمیکایل و یان نەوادەگانی پیرمیکایل ئەچونە منتەقەی قەرەداخ و شارە زوور و عادەیەکیشیان لە دەوانە ماندەگارەون ئەوانە کە لە دەوانە ماندەگارەون و تایفەی میکایلی یا تایفەی پیرزا هەر مەشهورن
ئەلعانیش لە دەوانە حوزریانە و تایفەیەکی گەورە و مؤمن و مسلمان و پیاخاسن حقیقت ئەوانی چەکە لە شارە زورە نیشتەجێ ئەون و ناوی عەشیرەی میکائیلی معروف و بە ناوبانگن ئەوانیش ئەلحەمدولیلا دارای شەخسیەتەهای بەرجەستە شاعرانی گەورە ئینسانەهای پایە بەرز لە ناو جیهانی ئیسلامە کە ئەلحەمدوللا مەشهورن بۆ نمونە مەولانا خالدی زولجەناحین یا مەولانا خالدی نەقشبەندیە کە سەرسلسلەی تەریقەتی نەقشبەندیەس ئەو لە بنەماڵە و نەوادەگانی حەزرەتی پیرە کە لە جیهانی ئیسلامە مەشهورە و شاعری گەورەیش حەزرەتی نالی ئەویش هەر لە نەوادەگانی پیرمکایلە وەلی دیێوانەیش هەر لە نەوادەگانی پیرمکایلە ئێستایش تایفەی میکایلی لە عێراقا لە قەرەگوڵ و قەرەداخ و شارە زور و شارەکانی هەرێمی کوردستانە مەشهورن. گوندی دەوان چوار قورئانی دەستنووسی تێدایە مێژوویان بۆ 700 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە هەریەکە لە قورئانەکان سەرەتا و کۆتایی لاپەڕەکانی پێوە نەماوە بە یەکێک لە کۆنترینە و دەستنووسانەدا دەندرێن لە مێژووی هەوراماندا تۆمارکراون ئەم تێکستانە بۆ ماوەیەکی دوور و درێژ لەم گوندەدا پارێزراون لەلایەن شوێنەواری ئێرانەوە وەک نووسراوی شوێنەواری تۆمارکراون وەکو ناسنامەیەکی مێژووی بۆ گوندی دەوان دەرکەوتون و سەرنجی مێژ و نووسان و گەشتیارانی لە هەموو لایەکەوە ڕاکێشەوە. ئەم قورئانانە کە ئێستا جەنابتان هەندێک راو تەشریفدانە حوزوردانەوان لە مزگەوتا و بۆ بازدیدی ئەم قورئانانە تەشریفدان هات کەس ئەم قورئانانە دەقیقەن ئەوڵ و ئاخرێکیان نەماگە چونکە ئەم ئاوایە شوێنێ وەکو ێژن سەوغڵجێشی وگە جێی هاتوچۆی مردمی ئێران و عێراق وگە وەکو بێژین منگەرەك جارێکی بێژم تقریبا نەو ئاڕا ئەبریشمێکی وگە و مردمانێک کە ئێستا بگونە جووسی جوانڕۆ وەکو ملەتی تاوگەز وەکو ملەتی کڵاشی وەکو تەواوی ئیمامی گشتیان ڕەفت و ئامەدیان لە گراوگەسانێ و ئەم ئاوایە چونکە لە سەری ڕیاوگە هەمیشە جێی میێوان وگە جێی ڕەفت و ئامەد وگە وەلێ در ئەم قورئانانیشە خۆلاسە دەورانی فرانەوە ملا هات کەس وەکو عەرزم کردی مزگەوتی ئێمە قەبلەن ساخت و سازی و وەسیلەی داروچێ و خاک و خۆڵ وگە ئەم ئاوای ئێمە تەبیعەتی کۆچەریان بووگەست باریان کردگە بۆی کوێستان ئێمە خۆبان گشتمان نەزانن هەر لە من انقلابات کەمێ بارکردن و چتکەم بووگەسەوە ئەمما ئەم ئاوای ئێمە مدەتی 6 مانگ چۆڵ وگە لە بورجی سێوە لە ئیبتیدای بورجی سێوە هەتا وەکو ئەوەڵی برجی نۆ مردم دەکوێسان ناگۆ لە باغاتە و خودی ئاوایی چۆڵ وگە مەگەر کەسانێکەوە دوکاندارون یا وەکو مەئموری دەوڵەتی لەگرا بوونە ئیمکاناتیش نەوگە ئەم قورئانانیشە هەر لە مزگەوتە ماگ و گنەسوانێ خۆلاسە باران وگە سووتن وگە گەرد و خاک وگە ئەم جۆرەشتانە وەزعێتی گوهاتنە ملێم قورئانانە و لەبەرەمە فەرسوودەون و ڕیزشیان بووگەس و قلەتیشیان بووگە تا ئەندازێ قوتر و حەجمیان فەرەوگە مردم دەسیری ناگن و عینوانی کتابێکی مبارەک و خۆلاسە کەلامی خوا مردم ڕێز و احترامی گیفرە بۆیان قال وگە بەڵێ ئەم قورئانانە هەر ئەو قورئانانە الحەمدولله الذي أنزل على عبد الكتاب هەر ئەو نە هەر ئەو ئایاتنە کە لە سینەی حافظانی قورئانە بووگە هەر ئەو ئایەتانەکەوە کاتیبانی وحی نووسینیان منتەها بە خاتری خدمەت و نەوعی یادگاریە و ناوی نیشانەی دینداری ئەم مردمەسە و قەدیمبوونی ئەم ئاوایەسانی مردم محافەزەتیان لێ کردن و سوورەتی خوێندن کەس نەیتوانێت گە بیان خوێنێ نەکای بوەرن یا پارە و ڕیزشیان لێ بکەوێتەوە ئێتر ئەنا هەروەکو قورئانەکانی ترون هەتا بەندە کە عەرسانەکەم 40 ساڵە هەم لەگرا ئەم قورئانانە لە سندوق یاوگن و لە تاقچەیەک یاوگن
ئەمما ئیتر بە خاترەوە ڕەفت و ئامەد بۆ ئەگرا زۆر وگە جادە هاتکەس ئیمکانات خۆش وگە خۆلاسە مردم ئاگاهی فرەتری پیا کردگە گەڕیاگنەوە شوێنی تاریخی و باستانیە بۆ معرفی ئاوای بۆ معرفی مردم لە وەزعێتی دینە لە وەزعێتی خۆلاسە سکونەت و معیشەتە هاتکن و گەڕیاگەنم ئەوایەنە سەرنجام وا دەرکەوت دەستیان لەم قورئانانیشەداگە سوکەوتنە بەرچاو ساڵە جارێ دوو جار مانیەکەڕەتێ لە هەر ئۆرگانێکەوە لە سدا و سیماوە لە میراس فەرهەنگیوە لە کەسانێکی ترەوە کە ئەگەڕێن و گەڕێکیانە نیشانەیەکیان بێت و خلاصە شتی لەسەر بنووسن و شتی لەسەر بێژن ئەم قورئانانیشە کەوتنە سەر بەرچاو تا ئەم 5-6 ساڵە لە میراسی فەرهەنگیەوە هاتن و بازییان لێکردن و خلاصە عکسیان لێگرتکن و بۆ مەرامەتیان و بۆ دروستکردنەوەیان ئەیتر وە زاهیرەن نسبەتیان داگن وەلای دەورەی تەیموری و بە قیدمەتی 700 ساڵە و 540 ساڵە بۆ ئەو دوو قورئانە گەورانە و دوانی تریشمان هەن لە دوای ئەم دوو قورئانە گەورانە دووبارە ئاهاتکردن ئەوانیشیان بکەن بۆ مەرەمەت ئێستا هەر چوار قورئانەکە لەگرا حاضرن و مەرەمەت کریاگن و لە تەکی ڕێز و ئیحتیرامە بۆ دەست ئەندارکەرانی میراسی فەرهەنگی و بۆ بازدید کنندەکان و خلاصە بۆ ئەو کەسانەی هاتکن ئیطلاعاتێکیان لە ئەم قورئانانە و لە ئەم ئاوایە و لە ئەم مردمە پەیا کردگە و ئەیدەنوە نەزەری مردمە و ئەیخنە بەرچاوی مردم ئێمە حەقمان هەست ڕێز و احترام بۆیان قائل بووین و بەندە بە نمایەندەگی ئەم مردمە زۆر مەمنونی ئەو کەسانە کەوا زەحمەتیان کێشاگە لەبارەی ئەم قورئانانەوە لەبارەی ئەم مردمەوە لەبارەی دینداری ئەم مردمەوە خدمەتی ئەم مردمەوە قسەیەکیان کردگە سەنایەکیان گوتگە تعریفیان کردگە بەندە ڕێز و احتراممان بۆیان هەست و دەخوا داواکەن ئینشاءالله جەزای وە خێران بایتەوە کە بۆ معرفی ئەم قورئانانە بۆ معرفی دین خلاصە زەحمەتیان کێشاگە لكمي بحغمه جيان منتوني للجيان خطيرة جومه جيان منتوني وخطيرة جومه أقري الرحمة وي نكي وحال جاقرانا دزم ليلي ويرانا ئاسەنگەرەکەی دەوان ماوەی 45 ساڵە کاتەکانی لەگەڵ ئاسن واگردا بەسەردەبات گرمە گرمی گەشانەوەی خەڵوز و تەقەتەقی پێیا کێشانی چەکوشەکەی دەستی وەکو مەلەکە لە ناویدا جێگیر بووە و خۆی پێوە گرتووە هەرچەندە تەمەنی هەڵکشاوە و هێزی بازووی کەم بووەتەوە بەڵام بە کۆمەکی گەرمای کوورەکەی ئاسنەکان لە بەردەستیدا خۆیان شل دەکەن و بە ئارەزووی خۆی ئەو ئەمرازەیان لێ دروست دەکات کە دەیەوێت ئەمە ژوای کردووە بەردەوام دڵی بە دووکانەکەی بکرێتەوە و شانازی بە پیشەکەیەوە دەکات بەشێک لەو ئامرازانەی لە ڕابردوودا دروستی کردوون ئێستا کاریان پێناکرێت بەڵام هەندێکیان تا ئەمڕۆژ ڕۆڵیان لە خزمەتکردنی باخ و باخات و کشت و کاڵدا ماوە زۆرترین کاری ڕۆژانەی لە ناو دووکانەکەیدا دەمە زەردکردنەوەی ئامرازەکانە لە دەستی هۆسایەکەم 85 ساڵ عمری و تەوێڵەی و خەڵکی منتەقەی تەوێڵەی عێراق و هۆسا ئەحمەد ئیسمی و تێگەی لە بەدەستی ئەوە من یاوم گرت شتێکم یاگرتکرە بەدەستی ئەو یاوم گرتکە یعنی ئەوان جنس کاریان تایفەیان هەر ئەو شغڵێ بووگە هەر ئەو ئاهەنگەریە بووگە شغڵان هەر ئەو ئاهەنگەریە وەزەمی لە بەدەستی ئەوە دانیشتم یاوم گرتکە شتەکانی پێ ئەوتم ئەیوت ئەمە ئاواسە و ئەوە ئاواسە و ئەوە ئەو تەوشێ ئەو تەوەرزێنە وا ئاوگیری ئەکرێ کە نشکێ کە بڕشتی بوڕێ ئاوا نەسیحەتی ئەکردم منێ ژیام گرت ئیتر تەقریبەن 45 ساڵ 40 ساڵ ئەوێ من ئەمە شغڵەوە ئاسنگە لەرا نەوگە ڕگین لە زەردۆی تەور و تەوشەمان تێش کردگە لە زەردۆی بووگە لە لای ئێمە نەوگە فەقە ئیتە من ئەمە یاگرتکە من لێرە دام ناگە خەڵکی تێ بۆ لای من و ئەڕوا بۆ پاوە ئەمەیری خۆیەتی وڵا ئیسە ئەگەر ینی ئەگەر ئیسە کار بێ ئیسە باشە تا ئەو قەدیمە قەدیم وانە و قەدیم وارێتی هیواینە و بەڵام ئەگەر ئیسە بێ ئیسە باشمە ئەو سابووگە فەرسێن لەو قەدیما تەوشەیە 1 تمەنوگە تێشکردنی تەوشەیە 1 تمەنوگە
ئێستا تێشکنی تەوشێ 8 منە تێگەی ئەمە ئاوا ئەگەر کار بوێ تەور و تەوش و ئەم جۆرەشتانە تازە باوی نەماگە دار بڕین و ئەمانە نەماگە کەسێک بۆ باخێ بۆ شتێک بۆ باخێ گەرەکی وێ یا زەنگنێک لوتی بشکێ دروستی کاتەوە یا کلگێکی دووگێکی لێخە ئەمە ناتوانێت کاڵا گەرگەشێ فەسێک کاریگەرێ بگرێ کاریگەرەکە کاری تەکا بکە دەری نایێرێ کاریگەرێ بگرێەوە وە 100 من و بانی تاوارە 50 من والیاتی نوێ دەری نایێ هەرشێ خۆی ێراوە تەقەتەقێ بگایتر ئەلا من خۆم فیاڵەن هەر خۆم کارەکەم ناتوانم یەکێتر بگرم یەکێتر بگرم خەیری نییە. دە ساڵێت تایسە فەرشی ئەم قاری قاڵی بافیمانە شروع کردگەس دووسێدانەمان بافیگە لە پارە کۆتای سۆ خانمێک وەنای گەلایش مرەویمان هات کەس لە دووسێدانە تابڵە فەرشمان بافتگەن ئەلعانێچە لە ئەمە دەوری دوو مانگە شروعمان گرگەسە ئەم قاڵیە تایسۆ تابڵە فەرشمان بافیگەوە لێم تر لە ئەلعان شروعمان گرگەسە ئەم قاڵی ئەلعان ئەمە 1.5 لە 220 هەگاتە 1200 گرێ لە 1860 دەسە هاوردگمانە قەرارداد 1 ساڵەمانە 6 ملیۆنمان پێدا دەگرێتەوە یەکەین ئەتر قەراردادان 1 ساڵەکەتەوە یەگەنیانە نەخوشتی بوو ڕێ خۆمان خاسیەکەین و وڵا نەخوشتی بوو ڕێت خاسیەکەین و لێمتر ناتوانین کاریچ لە کەشی و هەزینەیەکی گرانە داروشتەکەی نەخەکانی گرانە بۆمان دارەکەی گرانە بەخوا کامۆگانی گران دروایە ئامادەست فقط حەقی حەق دەستمان بێدەن خوانێ ڕۆڵام هێژە 6 ملیۆن باشە کارێ. گوندی دەوان هاوشێوەی گوندەکانی هاوار، شێخان و پەردیوەر بە مەرکەزێکی گرنگی ئاینی یارسانەکان دادەنرێت. هاوکات وەک چەقی داهێنان و گۆڕانکاری ئاینی و ئەدەبی لە ناو مێژووی کووردە ڕۆڵی گێڕاوە.